الحمد لله والصلاة والسلام على محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. تفسير أوجارما سورة الملك دیارە هۆکاری هەڵبژارنەکەی زیاتر بۆ ئەوەیە کە شەوانە دەخوێندرێت و سونەتە بخوێندرێ. جا ئەگەر دەیخوێنین تەوەن لە ماناکەشی تێبگەین و حاڵی ببین، یان کاتێک دەیخوێنین بیر لە ماناکەشی بکەینەوە بەبێ گومانی ئەجرەکەی و خێرەکەی زیاترە. سوورەتی مولک کە پێشی دەوترێت سوورەتی تەبارەکە، یعنی مەشهورە بە سوورەتی مولکیش، بە سوورەتی تەبارەکەش و لە حەدیثیشدا بە سوورەتی ئەلمانعە ئەلمونجیئەش هاتووە کە باسی حەدیثەکان دەکەین. دەزانین لە جوزئی 29دایە، یەکەم سوورەتە لە جوزئی 29 کە جزمی تەبارەکەی پێدەگوترێت و یەکەم سوورەتە کە سوورەتی مولکە. سوورەتی مولک تەوان 30 ئاەتە، معلومە لە ڕیزبەندیدا لە قورئانەدا 67مین سوورەتە و دوای سوورەتی ئەتوور دابەزیوە لە ڕووی دابەزینەوە و تەوەرە و بابەتەکانی سوورەتەکە سەرەتا باسە لە گەورەی و دەسەڵاتی خوای پەروەردیگار، پاشا سەرنجامی ئەو کەسانەی کە ئیمان بە نیشانە و بەڵگەکانی خوای پەروەردیگار ناهێنن و زۆرتر سوورەتەکە تەمان سەرنجی ئینسان ڕادەکێشێ، گفتوگۆ لەگەڵ ئینسان دەکا ڕاستە و خۆ کە ئینسان ئیعتراف و وەک دەڵێ دان بنێت بە خوایەتی ئەڵڵادا و بە یەکتایی و یەکتاپەرستی خوای پەروەردیگاردا. کە لەسەر سوورەتی مولک تەمان کۆمەڵێک فەرمودەی هەڵبەستراو هەن، ئەمە باسی ئەوانە ناکەین، بەڵام کۆمەڵێک حەدیثی صحیحی لەسەرن کە جارێکە باسمان کردووە. ئەو حەدیثانەی باسی گەورەی سوورەتەکان دەکەن زۆرینەیان لاوازن، بەڵام سوورەتی مولک یەکێکە لەو سوورەتانەی کە زۆر فەرمودە لەسەر گەورەی و تایبەتمەندی هاتوونەتە خوارێ و زۆرینەی حەدیثەکانیشی حەدیثی صحیح پێغمبەرن صلی الله عليه وسلم. کێک لە حەدیثەکان پێغمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم هي المانعة والمنجية تنجي من عذاب القبر. سوورەتی مولک پێی دەوترێت سوورەتی مانعە. مانعە یعنی ڕێگریت لێ دەکات لەوەی کە سزا بدرێ و هەروەها لە سزای گۆڕ دەتپارێزێت و لە سزای گۆڕ ڕزگارت دەبێت. کەسێکیش لە سزای گۆڕ ڕزگاری بوو بەبێ گومانی لە سزای قیامەتش ڕزگاری دەبێت، چونکە قەبر یەکەم قۆناغی دوای مردنەیە، یەکەم قۆناغی قیامەتەیە، یەکەم هەنگاوی بەرەو قیامەت چوونە. کەسێک یەکەم هەنگاوی بەرەو قیامەت چوونی باش بێ و خۆش بێ بەبێ گومانی دوای زیندوو بوونەوەی و بەرەو قیامەت ڕۆیشتنەکەی زۆر زۆر ئاسانتر و زۆر زۆر خۆشتر دەبێت. لە فەرمودەیەکدا پێغمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم إن في القرآن إن سورة من القرآن 30 آية. دەفەرمێ لەناو قورئاندا سوورەتێک هەیە 30 ئاەتە شفعت لرجل حتى غفر له. شەفاعەت بۆ خاوەنەکەی دەکا هەتا خوای گەورە لێی خۆش دەبێ واز ناهێنێ. وهي تبارك الذي بيده الملك. دەفەرمێت ئەویش ئەو سوورەتەیە کە بە تەبارەکە الذي دەست پێ دەکات و سوورەتەکە سوورەتی ملك. طبعا حديثك حديثي صح لحديث كذا أنس بومان دجرته ودفرمت سورة في القرآن ما هي إلا 30 آية. دفرمت سورتك دنا القرآن ده هي تنها 6 آية خاصمت عن صاحبها. خاصمت عن برجري لخاونك إذا كان نكر شفاعة. طبعا برجري كرنك بقوة يعني بردوام دعاكي دعواكي بوك خاونكي دوباره دكات ولا إخوة حتى أدخله الجنة. حتى خواني خاطب أجده سورة كوازي لنا هنا باشان دفرمد وهي سورة تباركة أو سورة تباركة كلا إما بسورة ملك مشهورة. لا حديث كذا جابر خوالي رازي بيت تجرته كذا فرمت كان لا ينام حتى يقرأ ألف لام ميم تنزيل تبارك الذي بيده. في غنبر صلى الله عليه وسلم هيش شويكي ندخوت حتى سورة ألف لام ميم تنزيل كسورة السجدة بو خوين مانو باسمان كرد وهروها تا سورة ملكي نخوين بيت كديار هم سجدة. طبعا حديثي صحي لسرة همش ملك حديثي صحي لسرة بلا مرزنية. طبعا پیغمبر صلى الله عليه وسلم همو شويك ببي دابران همو خوين دبن دقونجي هندك جار سجدة خوين بيت وهندك جار ملكي خوين بي ودشكي هندك جار هر دوكي عن سورة ديكشي لقل
خوێندە بن والحاصل ئینسان هەر کامێکیان بخوێنێ لەو سوورەتانە سنەتی پێغمبەری صلی الله عليه وسلم جێبەجێ کردووە لە فەرمودەیەک کەدا ئیبن مەسعود خوا لێ ڕازی بێت بۆمان دەگێڕێتەوە دەفەرمێت من قرأ تبارك الذي بيده الملك كل ليلة هەر کەسێک سوورەتی تبارك الذي بخوێنێ لە هەموو شەوێکدا منعه الله عز وجل بها من عذاب القبر خوای گەورە بەهۆی خوێندنی شەوانەی سوورەتی مولکەوە لە سزای گۆڕ دەیپارێزێ وكنا في عهد رسول الله صلى الله عليه وسلم نسميها المانعة إما لسردمي پیغمبري خوادا صلى الله عليه وسلم بسورة ملك ما عندقود سورة المانعة وإنها في كتاب الله عز وجل كو سورة لنا القرآن داهية سورة من قرأ بها في كل ليلة فقد أكثر وأطيب سورة كهركسك بخوانت بيقومان خيري زوري درس كوتوا وزوريش باق بوتوا خاوين بوتوا لا إخواي پروردگار كأوشيان طبعا حديثة ده حديث كده صحيح بيغمر لفرمي كاتك كإنسان دخلت ناو قبر وناو قوروا فرشته كان للاي قاتي مردوكيوا بو مردوكيدين فرشتي سزادان بلام صورتي ملك أو كسي طبعا عادتي وابو به صورتي ملكي شوانا خويند به كدخلت ناو قور طبعا ملائكتي چونکە هەموو کەسێک چاکەی هەن خراپەی هەنا بۆ معلوماتان هەموو کەسێک ئەو مەلائکەتانەی چونکە مەلائکەتەکانی چاکەکان دەزانن مەلائکەتەکانی سزاکەی یعنی گوناهەکانی کەسەکەی دەزانن هەم ئەو مەلائکەتانەی کە چاکەکانی تۆی لەکنە دێ تا ببێتە ڕەفیقت هاودەمت ئەوەشی کە خراپەکانی تۆی لەکنن دێت تا سزاددا جا ئەگەر مەلائکەتی سزادان هاتن دەفەرمێت لە لای قاچیەوە بۆی دێن سوورەتی ملک جسمی بۆ دروست دەبێت پێشی پێدەگرێت دەفەرمێت لێرە بۆ نییە بچی چونکە ئەو کەسە شەوانە منی خوێندووە سوورەتی ملکی خوێندووە پاشان دەفەرمێت لە دواتر لە پێشەوە ڕابۆی دەچن لە لای سینگی بۆی دەچن یا لە لای سکیەوە دەفەرمێت لەوێش پێشی پێدەگرن دەفەرمێت لێرەشەوە بۆ دنیا بۆی بچی چونکە ملکی خوێندون پاشان دەفەرمێت لە لای سەریەوە مەلایکەتە دەچێت لە لای سەریشەوە پێشی پێدەگیرێ والحاصل ئەو کەسێک کە سوورەتی ملکی خوێندووە و خاوەنی سوورەتی ملکە ئەو سوورەتی ملکە لە ناو گۆڕ دەبێتە بەرگریکاری و دیفاعی لێ دەکات و دەیپارێزێ پاشان پێغمبەر لە کۆتاییەکەیدا دەفەرمێت فهي المانعة تمنع عذاب القبر سوورەتی ملک مانعەیە و ناهێڵێ لە ناو گۆڕدا سزا بدرێ پاشان وهي في التوراة سورة الملك لناو توراتيشدا سورتك هبوا بناي ملك جا همان كلمة بون يا كلمة كان جواز بون هاو شوي لتوراتيشدا هي من قرأ في ليلة فقد أكثر وأتيب دفرمت هركسك شوانا بخوينت بقمان تاكي كردو باشي كردوه جاو فرمودانا وقوملك فرمودي كشي لسرين كزوريان هندي كان هالبستراون هندي كان ضعيفا بلان فرمودي طبعا بشي اوندي لسرين كفعلا صورتي ملك شوانه خويندني سنته و كسي شوانه دي خوينتو ليتي دكاتو لي حالي دبي بيغماني خوي غبره وعدي پیغمبر صلى الله عليه وسلم قصي پیغمبر كخوي غبره بهوي ولا استزاي غورو لنا راحتي كاني ناو قبر دي بارزه كسي لنا خوشي ونا راحتي كاني ناو قبر بارزرا بيغماني لا عذابي قيامتش بارزرا ودبت چونكه يكم هەنگاوی ئەو کەسەی دەمرێت کە تەڵقینی دەکەن دەڵێ گەیشتی بەیەکەم قۆناغ لە قۆناغەکانی قیامەت یەکەم قۆناغی قیامەت ئەو لەقسەیە ئەو چرکەیە کە ئینسان دەخرێتە ناو قەبر و گۆڕ چونکە ئەو کەسەی دەکەوێتە ناو قەبر و دەچێتە ناو گۆڕ گەیشتەوە قیامەتی خۆی ئەگەر ئیماندار بێت تەمان دەکەوێتە خۆشیەکی هەمیشەیی و هەتایی هەتا زیندوو دەبێتەوە ڕوحیانەتەکەی لە خۆشیدایە و دواترش کە زیندوو دەبێتەوە ڕوح و جەستەی تەوان خوای گەورە بەرەو بەهەش دەیبا و ئەو کەسەشی کە بێباوەڕە قسەی تێدا نییە تەبعاً لەگەڵ هەنگاوی یەکەمی گەیشتنی بە قەبر سزاکەی دەست پێ دەکا بەڵام سزەیەکی ڕوحانی تەبعاً ڕوح و تەبعاً دەرونی سزا دەدرێ هەتا ئەو کاتەی زیندوو دەبێتەوە کە زیندوو دەبێتەوە بە ڕوح و جەستەوە دەخرێتە ناو ئاگر بەنسبەت ئەو کەسانەی کە ئیماندارن بەڵام خراپەکارن ئیماندارن بەڵام تاوانکارن ئەوانە دەگونجێ لە ناو گۆڕدا سزایان هەبێ بۆی مەرز نییە 100% هەر کەسێک لە ناو گۆڕدا سزا درا
إلا جهنمي به هندك كسه إيمان دارة خراپەی هەن تاوانی هەن بەڵام خراپە و تاوانەکانی لەوانەیە بەشی ئەوەندەی نەبن خی گەورە نێوێ بەو تاوانانە بیخاتە جەهەنەمێ بەڵام گوناهی پێوە ماون خی گەورە بەو سزای گۆڕە دەگونجێ پاچی کاتەوە و خاوێنی کاتەوە کە بەبێ گومانی تەبان سزای گۆڕ ئەهوەنترە ئاسانترە و سوکترە لە ئی قیامەتێ خوا ئەگەر لەوێ سزاددا هەر سزا بدرەی باشترە نەک لە دوای زیندووبوونەوەی بخرێ ناو ئاگر و بخرێ ناو دۆزە خوا پەناماندا أو جار سرتاكي دفرمت تبارك الذي بيده الملك وهو على كل شيء قدير تبارك يعني قوريا بيروزا الذي أو خواي بيده كبدستي أو لجر دستي أو دا لشر دا صلاتي أو دا الملك همو خاوان داريتيك وهو أو خوايا على كل شيء قدير لسر هموشتك زور بتوانا هرتي بيوي بيكا پێشتر لە سوڕەتی ئەوەی خوێنمان گوتمان لە باسی زیندووبوونەوەیدا فەرمووی زیندووکردنەوەی هەموو خەڵکی بۆ خوای وەکو زیندووکردنەوەی یەک کەس وایە دروستکردنی هەموو دروستکراوەکان بۆ خوای لەگەڵ دروستکردنی یەک کەس هەر وەکو یەکە تەبارەکە الذی تەبارەکە گەورەیە پیرۆزە بەرزە بڵیندە هەموو تەفسیرەکانی ڕاستن الذی ئەو کەسەی ئەو خوایەی بيده كبدستي أو الملك همو خاوان داريتيك طبعا هيج شتك لكون دا بوني نية خوا صاحبي نبه طبعا هرتي هيا هرتي بيدا قدرشت صاحب حقيقيكي وخاوان حقيقيكي خواي پروردگارا اويك وقت الله تحكمي بسر دادا كاتو برياري بسر دادا داو دتوانيت بكيفي خوي بیگۆڕێ و دەستکاری کات بیهێنێ و بیبا و بیژێنێ و بیمرێنێت گەورەی کا و گچکەی کا خۆشی توشکا و ناخۆشی توشکا بەس خوای پەروەردگارە تەبارەکە الذی گەورەیە پیرۆزە بەرزە بڵیندە هەر تەفسیرێکی بکەیت تەبەن تەبارەکە معنایەکی گەورەی هەیە الذی ئەو خوایە کە بیەدیهی بەدەستی ئەوە لەژێر دەستی ئەودایە الملک هەموو خاوەنداریەتیەک وهو على كل شيء قدير وأو خوايا بسر همشتك زور بتوانا الذي أو خواي خلق الموت درستي كردوا مردن فاشان دفرمت والحياة جيان الذي خلق الموت أو خواي كدرستي كردوا مردن والحياة جيان جا مفسرين دفرمون بو خواي قورا موتي بيش حياة خستوا خو إنسان كم زار دجيه أو زار دمري وايا دلين يقلق سكان أوي دلين بيش أوي بجيه بوي مردن لبير بيه بۆ ئەوەی ژیانەکەت بخێ خزمەتی مردنەکەت لە ژیانتدا هەمیشە مردنت لەبەر بێ خی گەورە یەکەم جار مردنت بە گوێدا دەدا ئەوە یەک هەندێکی کە دەفەرمون نا تەبەن مردنیش کە ئینسان دەچێتە ناو قەبر و گۆڕ مردن نییە تەنها گواستنەوەیە چۆن لەو لەقتەیەوە چونکە ئینسان کە ڕوحی بەبەردا دەکرێت لە ناو ڕەحەمی دایکیدا مەسەلەن 9 مانگ و 9 ڕۆژ و ئەوەندەی دەمێنیەوە وایە ئەوە جیهانێکە وایە دواتر دێ دنیای کە هادیە دنیاش تەوان تەمەنەکەی خۆت بەڕێکرد دەی گوازیەوە بۆ بەرزەخ و کە لەوێش کاتەکەی خۆت تەواو کرد دیسان دێەوە وەرحاصڵ دەڵێن مردنیش هەر بە ژیان حیسابە یعنی ژیانی بەرزەخیش لە ژیانی بەرزەخیشدا ڕوح نامرێ ڕوح هەر زیندویە ئەو تەنها دەردەهێنرێت لە جەستە دەردەهێنرێ دەنا بۆیە ها پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتی خۆی کە هەن لە ئوحود چوویە سەر کوژراوەکانی لە بەدر عافو چوویە سەر کوژراوەکان قسەی لەگەڵ دەکردن ناوی دەهێنان ئەی فلان ئەی فلان خی گەورە ئەوەی وعدی بە ئێمەدا بوو وعدەکەمان بۆ هاتەجێ ئەی خوا ئەو وعدەی دابوو بە ئێوە ئێوەش وعدەکەی خۆتان وەرگرت هەبوو دەیگوت ئەی پێغەمبەری خوا خۆ ئەوانە مردوو ناگەیان لە تۆ نییە قسە لەگەڵ چێ دەکەی ها پێغەمبەر فەرمووی سوێن بەو کەسەی گیانی منی بەدەستە ئێستا ئەوان لە ئێوە چاکتر دەبیستن بەڵام ناتوانن جواب دەنەوە بۆیە مردوو بە تایبەتی ئەو سەرەتایی کە دەمرێ قسەی تێدا نییە کە ئاگای لە هەموو هەست و قوستێکی زیندوەکانە بۆیە ئەو حەدیثەی دەفەرمێت مردوو بە گریانی زیندوەکان ئەزیەت دەدرێ وایە ڕەخنەی دەگرێ باشە ئەو مردووە و زیندوێک بۆ خۆی پێی هەڵا دەڵێت و وەک دەڵێ لە سینگی خۆی دەدا بۆ خوا بەهۆی گوناهی زیندوەکەیەوە مردووەکەی سزا دەدا عولەما دەفەرمون نا خوا سزای نادا مردووەکە هەست دەکا کە تۆ بۆی دەگریەی بە گریانەکەی تۆ خەفەت دەخوا
کە لە خۆ دەدەی و هاوار دەکەی بە تایبەتی ئەگەر مردووەکە ئیماندار بێ ئەو کەوتۆتە خۆشی کەوتۆتە ئیسراحەت خەم لە تۆ دەخوا خەفەت لە تۆ دەخوا بە گریانەکەی تۆ ناڕەحەتە بۆیە لای کەمی علمیش سەلماندوویەتی 5-6 سەعاتی یەکەم تەمان جەستە تەنها لە حرەکە کەوتووە دەنا ڕوح و جەستە پەیوەندیان بەیەکەوە هەیە هەرچی دەوروبەرەکەی دەیکات مردووەکە ئاگای لێتی بەڵام توانای قسەکردن و گفتوگۆکردنی نییە بۆیش کە دەخرێتە قەبریش یەکێک لەو شتانەی کە دەیخەنە ناوگۆڕ بەردێکی لەسەر سەری دادەنێن کە خەڵکەکە بەجێی دەهێڵێ کە مردوو خرا ناو گۆڕ سنت وایە قەبرستانەکە بەیەک جاری چۆڵ نەکرێ هاتا چونکە مردووەکە دەزانێت کە بەیەک کەڕەتی هەموو بڕۆن ترسێکی لێ دەنیشێ سنت وایە کەمکەمە طبعاً گۆڕستانەکەی بەجێ هێڵن و دواتر چەند کەسێکی لێبن ئەوانیش یەک بەیەک بڕۆن چونکە تا ئەو کاتی نازانێت یعنی وە دەزانێت لە خەوێکدایە وە دەزانێت دەتوانێت بێتەوە ناو خەڵکی کە سەر بەرز دەکاتەوە سەری بە ئەوەکەی دەکەوێت دەزانێت پێی دەڵێن تاوا بمێنەوە لێرە ئەوان چۆنەتە ژیانێکی دیکە و ئەتۆ لە ژیانێکی دیکەدای قەستم ناوی ناو قەبریش تەنها لە مێشکی ئێمەدا مردنە دەنا ئەو کەسەی کە ولا تحسبن ئەوەی ولا تقولوا لمن يقتل في سبيل الله أموات بل أحياء ئەوەی دوای مردن هەموو کەسەر وە هەر زیندویە کەسە کافرەکانش ڕوحیانەتیان هەر زیندوێ بۆیە لێرە دەفەرمون مەوت و حیاتەکە لێک ئازدانە بۆیە خوای گەورە وەکوێک باسی کردوون الذي خلق الموت والحياة ئەو خوای کە دروستی کردووە مردن و ژیان بۆچی لیەبلووەکم تا تاقیتان بکاتەوە ئەیکم کام لە ئێوە ئەحسەن یعنی چاکترین جوانترین عملە کردەوە ئەنجام دەدا مفەسرین دەفەرمون نافەرمێ زۆرترین کردەوە زۆری بۆ خوای زۆر گرنگ نییە چۆنیەتی گرنگە لە کردەوەی کردندا لە ئەعمالی ساڵحدا چەندیەتی چەندە گرنگە چۆنیەتی کردنەکە لەوە گرنگترە ئەحسەن عمل چ کردارێکە لای خوا باشترین کردار لای خوا کردارێکە دوو مەرجی تێدا بێ هەموو عولەما دەفەرمون نیەتت پێش هەموو شتێک بۆ خوا بێ خالصا مخلصا هیچی دیکەت مەبەز نەبێ جگە لە خوا لە خۆڕازیکردن دووهەم بەو شێوازە بکە کە خوا فێری کردووی یا پێغمبەر فێری کردووی صلی الله عليه وسلم دەبێتە ئەحسەن عمل ئەو دوو شتەیە نیەتت یەکەم جار بۆ خوا بێ پاشان کردارەکەت بەو شێوازە بێ کە خوا پێت دەڵێ نەک لە خۆڕا طبعاً عیبادەتێکی خواپەرستێکی کە خوا ئەمری لەسەر نییە یا پێغمبەر صلی الله عليه وسلم فێری نەکردوین و ئەمری لەسەر نییە وهو العزيز الغفور وأو خوايا صفتي العزيزي هي بالادستا لێ خۆش بووشە باڵادەستە بۆچی بۆ سزادان و عقوبەدانی ئەو کەسانەی کە بێفەرمانی دەکەن لێ خۆشبوو لێبوردەشە لەو کەسانەی کە داوای لێبوردن و داوای لێ خۆشبوونی بۆ دەکەن کەواتە سیفەتی عەزیزی خوای گەورە زۆرتر بۆ خراپەکاران بەکاری دێن یعنی دەتوانێ و دەسەڵاتی هەیە خراپەکاران سزاداکەی بیەوێ و لێبوردە و لێ خۆشبووشە چێت لێ داوای لێ خۆشبوونی لێ بکات و بگەڕێتەوە لای لێی خۆش دەبێت و عەفوی دەکات الذي خلق الموت أو خوايك دروستي كردوا مردن والحياة جيان ليبلوكم تاقيتان بكاتوا أيكم كام لأيوا أحسن عملا تاكترين وجوانترين كردوا أنجام دادا وهو أو خوايا العزيز بالادستا الغفور لخوشبو لبرده الذي أو خواي خلق 7 سماوات طباقا درستي كردون حوت آسمانەکان طباقة يعني طبقة لسر طبقة چين لسر چين ما ترى في خلق الرحمن ما ترى نابيني تو أي إنسان أي آدمي زاد أي مروف في خلق الرحمن لدرس كراوكاني خواي ببزيو خواي مهربان دا من تفاوت هيج خللك هيج ناتواويك واضحة فرجع البصر فرجع يعني دوباريكوا البصر تشاوت تماشا كردنت هل ترى آدبيني من فطور هز درزو كلينك لآسمان كان دهبه طبعا قورترين مخلوقي بيشتاوي ايما شوية آسمان كلا آسمان دا عيب ندوزيوا وخلل ندوزيوا ضلنيا بل هز دروس كراوي چي دي كجدا خلل و ناتەواوی نییە خوایەک بتوانێت ئاسمان بەبێ کەم و کوری
بەبێ درز و کەلێن دروست کات و وەک دەڵێ تۆ دەرگ بە کەلێن و کونەکانی نەکەی و خەلەل و ناتەواوی تێدا نەدۆزیەوە کە ئەو هەموو مەلاین ئەستێرانە و خۆر و ماگانەی تێدان دهێن و دەچن کە ژمارە و عەدەدیان زۆر لە دروستکراوەکانی سەر زەوی زۆرترە و هەر ئەستێرەیەک بەتەنێت لە زەوی گەورەترە بە تەکید لە دروستکراوەکانی دیکەدا هیچ خەلەل و کەموکوریەک نییە. ها گەر دەتەوێت خوا بناسی دەتەوێت لە خوا حاڵی ببی دەتەوێت لە خوا تێ بگەی وەرە سەیری ئەوەی کە ها الذي خلق سبع سماوات ئەو خوای کە من و تۆ دەبێ بیپەرستین کام خوایە؟ ئەو خوایە کە خەلقە سەبع سەماوات حەوت دروستی کردوون حەوت ئاسمان لە حەوتان ئێمە یەکمان دیوە وایە حەوت ئاسمان یەکمان دیوە ئەوە یەک دانەیان ئاوایە ئەدی ئەگەر دووەم و سێم و چوارەم و پێنجەم و شەشەم و حەوتەمیش ببینی دەبێت دەسەڵاتی خوای گەورەت چۆن بۆ دەرکەوێت و چەندت بۆ دەرکەوێت الذي خلق سبع سماوات ئەو خوایە کە دروستی کردوون حەوت ئاسمانەکان طباقا بەسەر یەکەوە چین لەسەر یەک ما تەڕا نابینی في خلق الرحمن لە دروستکردنی خوای میهرەباندا من تەفاوت هیچ ناتەواوی و کەم و کوریەک فەرجع البەسەرە فەرجع دووبارەیکەوە البەسەرە چاوت تەماشاکردنت هەل تەڕا ئایا دەبینی من فتوور هیچ درز و کەلێنێک طبعا خوای گەورە پرسیار لێ دەکا ها دەی خۆت تاقیکەوە بزانە لە دروستکراوەکانی خوای پەروەردگاردا هیچ ناتەواوی و ناڕێکی و ناتەندروستیەک هەیە کە بەبێ گومانی نییە. پاشان دەفەرمێ ثم پاشان ئەگەر هەر قەناعەتت نەکرد هەر دڵنیا نەبووی ئیرجع دووبارەیکەوە ئەلبەسەرە چاو گێڕان و تەماشاکردنەکەت کەڕەتەین عنی دوو جار بەڵام مفەسرین دەفەرمون عنی جار لە دوای جار نەک تەنها دوو جار جار لە دوای جار جارێکت تەواو کرد جارێکی دیکە جارێکی دیکە جارێکی دیکە تا چاوت تووشی ماندوێتی و هیلاکەت دەبن. ثم ارجع البەسەرە پاشان دووبارەیکەوە تەماشاکردنەکەت کەڕەتەین دوو جار یان جار لە دوای جار ينقلب إليك البصر دەگەڕێنەوە لات البەسەر چاوەکانت خاسئا يعني بزليلي وبماندويتي ذليل يعني بملكتي بزبوني او جار وهو حسير ودبيني تاو كان شد ماندو بون ها ورا خود تاقي كوشويكي طبعا ما راحتو ان لقالي بلا بروشوين كهرباء ليني بتايبتي ورا يكتس رو اسمان دانشو سيري اسمان بك ويا هند سيري اسمان بك فعلا حتى تاوت تنجار ماندوو دەنووقێن بزانە لەناو ئاسماندا جگەل لە گەورەی و دەسەڵاتی بێ سنووری خوای پەروەردگار شتێکی دیکە دەبینی بەبێ گومانی وەرە ئێستا لەبەرەوەی ڕووناکە و تەماشاناکەی دووسێ ئێستێرات لە تۆ دیارن بەڵام وەرە لە شوێنێکی تاریک تەماشای ئاسمانێکە هەتا تەماشاکەی ژمارەی ئەستێرەکانت لە پێشچاوی زیاتر دەبن وەختێک دەبێتە یەک پارچە زەردایی و ڕووناکایی کە ئەگەر بتەوێ بیان ژمێری تەنها ئەوە یەک چاوتی لەسرە هەتا تەمەنت هەیە ناتوانێت هەتا تەمەنت هەیە نەک بەیەک شەوی هەتا تەمەنت هەیە بەس ئەستێرەکان بژمێری پێت ناژمێردرێ ئەو خوای کە ئەوە دەسەڵاتیەتی دەکرێت هاوبەشی بۆ پەیدا بکرێت و شەریکی بۆ پەیدا بکرێت خوایەک لە دروستکردنی ئەو دروستکراوانەدا هاوبەشی نەبوو بێت و شەریکی نەبێ دەکرێت لە پەرستندا خوا دەیە ئەومان پێ بڵێ هاوبەشی هەبێت و شەریکی هەبێ خوایەک توانی بێتی نیظام و یاسا بۆ ئەو هەموو ئەستێرە و مەخلوقاتانە دانێ دەکرێت بۆ مرۆڤ یاسای دانە نابێت و بەرنامەیەکی دانە نابێت بە کەڵکی ژیانی بێ بێگومان نەخێر. ثم پاشان ئیرجع البەسەرە دووبارەیکەوە چاوەکانت بیگێڕەوە چاوەکانت کەڕەتەینی جار لە دوای جار ينقلب إليك دەگەڕێنەوە لات البەسەر چاوت خاسئا بشوري وبكزي وهو حسير وشاوكانشت ماندو هلاك بون پاشان خوا دەفەرمێت وەلەقەد زەیەنە السەماء الدنيا سوێن بەخواو بەبێ گومانی ڕامان زاندوونەتەوە ئاسمانی دنیاە بمەصابیحە بە چەندان ئەستێرە کە وەکو چرا دەچن لە پێشچاوی ئێمە وازحە سوێن بەخوا جوانمان کردوون ڕامان زاندوونەتەوە ئاسمانی دنیا بمەصابیحە بە چەندان ئەستێرەی کە لە چرا دەچن وجعلناها وجراومانن ئەو ئەستێرانە بەچی
ڕجوومەن بەلێدەر للشەیاطین بۆ شەیاطینەکان بۆ جنۆکەکان پاشان وأعتدنا لهم ئامادەشمان کردووە بۆ ئەو شەیاطینانەی کە دەچنە ئاسمانەکان یا دەیانەوێت بچنە ئاسمانەکان معلوماتی ئاسمانەکان بدزن عذاب السعیر سزایەکی سوتێنەر بۆ معلوماتان طبعا ها پێش ئەوەی محەممەد صلى الله عليه وسلم ببێ بە پێغەمبەر هێندێک لە جنۆکەکان ئەوانەی کە زۆر شارەزا و حیفریتەکانیان زۆر ماهیرەکانیان ڕۆیشتون بە مەفرەزە ینی بە دەستە دەستا تا نزیک بوونەتەوە لە ئاسمان نەکچوو بنە ئاسمان تەوان کەس هیچ مەخلوقاتێک جگە لە فریشتەکان کە خوا لەوێ نیشتەجێ کردوون ناتوانن طبعا بگەنە ئاسمانەکان بەڵام ئەو جنۆکانە هێندە خەبیر و شارەزا بوون خۆیان نزیک کردوتەوە لە ئاسمانەکان و گوێیان لە دەنگی مەلائکەتەکان لە گفتوگۆی مەلائکەتەکان بووە زۆر جار ئەو گفتوگۆی کە مەلائکەتەکان لەگەڵ یەکتریان کردووە ئەو شانەی کە مەلائکەتەکان بەکاریان هێناوە لەگەڵ یەکتری زیویانن هێناویانن لەسەر زەوی تەمەن سحریان پێکردون هەلەی مەکە ئەو کەلیماتانەها ئێستا زۆر خەڵک کە دەڵێ سحر گوناهی گەورەیە و ئەوەی باوەڕی بە سحر هەبێ کافر دەبێت جاری وایەدی بۆ کاریگەری هەیە کاریگەری سحر لەوەیدا کە کەلیمەکان کەلیمەی مەلائکەتەکانن وشەکان وشەی ئاسمانن ئەی بۆ ئینسان پێی تاوانبار دەبێت چونکە کەلیمەکان لە ئەسڵدا ئی ئاسمانەکان و ئی مەلائکەتەکانن چاکن بەڵام جنۆکەکان لە خراپەیدا بەکاریان هێناوە شتی باش بەکارهێنانی لە خراپەیدا هەر خراپە باش شتەکە لە ئەسڵی خۆشیدا چاک بێ بەڵام تۆ لە خراپەیدا بەکاری بێنی هەر خراپە جا ئەو جنۆکانە تەمان تاکەی توانی ویانە بچنە ئاسمانەکان تا ئەو شەوەی محەممەد پێغەمبەر صلى الله عليه وسلم بووە بە پێغەمبەر ئەو شەوەی کە محەممەد صلى الله عليه وسلم دەبێ بە پێغەمبەر تەوان جنۆکەکان شەرحی مەکەن بۆ یەکتریگە فرسیارتان هەیە باشکراوێک ئەو مەلائکەتانە ئەوکان ئاەتەکەم تەفسیر نەکردو دڵێمەوە ئەو جنۆکانە تەمان کە دەچن فعلا لە نزیک ئاسمانەکان حرەسی لێن حرەز یعنی پرشکە ئەستێرەیان تێدەگیرێ پەڕ و باڵیان دەسووتێن طبعا جا سوورەتی جن هەر بە تەفسیری باز دەکات دەڵێن شتێک ڕوویداوە ئێمە هەستمان پێ نەکردووە خی گەورە تا ئێستا ڕێی دەداین طبعا دەمانتوانی بچینە ئاسمانەکان هەندێک معلومات بزین ئێستا ڕێگای ئاسمانەکانمان لێ گیراوە جا یا ئەوەتە خی گەورە وەک دەڵێ خێری بۆ خەڵکی سەرزەوی دەوێت ئێمە لە کۆڵ ئەوان کاتەوە یان ئەوەتە ئێمە باش بووین خی گەورە لە خەڵکی سەرزەوی تووڕێ ناوێت لەمە دو ئێمە ئەو کەلیماتانە بێنین و لە ناویاندا سحر و جادویان لەگەڵ لە ناودا بڵاوکەینەوە ئەو کۆمەڵە جنە دەگەڕێن طبعا لە مەدینەی طبعا عفو لە ناو مەکەدا پێغەمبەر صلى الله عليه وسلم دەدۆزنەوە کە قورئان دەخوێنێتەوە کە گوێ لە پێغەمبەر دەگرن لە سوورەتی ئەحقافدا باسی دەکات طبعا ئیمان بە پێغەمبەر دێنن ئەو کۆمەڵە جنۆکەیە بە یەکەم جار گوێگرتن لە قورئان هەبوو معلوماتتان کام جنۆکانش ئەوانەی کە چوونەتە ئاسمانەکان معلوماتیان زیوەتە ئەو کات بەڵام کە گوێیان لێ دەبێت پێغەمبەر صلى الله عليه وسلم قورئان دەخوێنێتەوە فعلا قورئان کاریگەریان تێدەکات و ئیمان دێنن پاشان ئەو کۆمەڵە جنە دەبنە داعی و بانخوازی ناوش عەشیرەت و بنەماڵەکانی خۆشیان بۆیە قەستم هەتا ئەو کات هەتا پێغەمبەر نەهاتووە پێش پێغەمبەر صلى الله عليه وسلم جنۆکەکان توانی ویانە بچنە ئاسمانەکان لەو کاتەیەوە خی گەورە هێندێک لە ئەستێرەکانی کردوون بە حرەس کردوون بە پاسەوان هەر کۆمەڵە جنێک ئێستاش دەچن دەیانەوێ بچن بیانەوێ نزیک ببنەوە پرشتێکی ئەستێرەیان تێدەگیرێ زۆر جار شتێک دەبیندرێ طبعا ئەو ڕووناچیانە ئێستا دەبیندرێن زۆری قەمەر سەناعیشتن هەر ئەستێرە نین بەڵام جاران ئەو شتانە نەبوون فعلا هەندێک جار پرشکی ئەستێرەیەکی دەبیندرێ خەڵک دەیانگوتەوە پیاوچاکێک مردووە کە پیاوچاکێک بمرێ ئەستێرەیەک لە شوێنی خۆی دەجوڵێت طبعا ڕاست نییە بەڵام کە ئەستێرە پرشکی بیندرا یعنی جنۆکەن چوونەتەوێ دەیانەوێت معلومات بچن بەو جنۆکە بەو ئەستێرانە طبعا ئەوەکانیان لێ دوور دەخرێتەوە جا خی گەورە سێ وەزیفەی بۆ ئەستێرەکان دیاری کردووە دویان لێرە باسکراونیشیان لە سوورەتی نەحلدا یەک لە ئیشەکانیان ئەوەیە ئاسمان جوان دەکەن وجعلناها ولقد زينا السماء الدنيا بمصابيح ئیشی دووەمیان ئەوەیە
تەمان ڕەجمی شەیتانەکان دەکەن شەیتانەکان ئەگەر بیانەوە نزیک ببنەوە پەڕووباڵیان دەسووتێن و دووریان دەخەنەوە ئیشی سێهەمیان ئەوەیە وبعلامات النجم هم يهتدون دەفەرمێت بەهۆی ئەستێرەکانەوە خەڵک ڕێگا دەدۆزێتەوە ئەستێرەکان ڕێک خەریتەی سەرزەوین هابوو معلوماتتان کاتی خۆی ئەو GPS و شتانە نەبوون هەستا خەڵک بەسەر زەویدا بۆی دەڕوا بەزداران خەڵک ڕاوەستەوە تا شەو دادێ ها لەو بیابان و شتانانە بەهۆی ئەستێرەکانەوە توانەویانە وەک دەڵێ شوێنی خۆیان و جێگای خۆیان بدۆزنەوە بە ئەستێرەکان نەبایە نەیانتوانیوە بۆیە هەمیشە ڕۆژێ شەوێ ڕۆیشتون و ڕۆژەی ئیسراحەتیان کردووە چونکە بیابان و شت هەمووی وەکو یەکە ها ئەگەر خەریتیان لە بەردەستیدانە بێ ئێستاش بە ئەوەش ناتوانانی پەیدا بڕۆی کاتی خۆشی لەو دەشت و بیابانە نەیانتوانیوە جا ئیمامی شافعی دەفەرمێت تەشبیهی عولەما دەکات دەفەرمێت زانان وەکو ئەستێرەوان زانە ئەوەی زانا بێ مەرج نییە مەلانا یعنی ئەوەی شتێک لە دین بزانێ مەفروض وایە وەکو ئەستێرەی وابێ ئەستێرە هۆکاری جوانی سەر ئاسمانەکانە وایە مەفروضیشە کەسی زانە فعلەن جوانی ناو یعنی جوانترینی ناو کۆمەڵگاکەی بێ وایە دوو تەمان ئەستێرە ئیشی لابردن و فڕەدانی جنۆکە و شەیاطینەکانە مەفروضە کەسی زاناش ئیشی ئەوە بێ خەڵکی خراپەکار و خراپەکاری دوور خاتەوە لە خەڵکی پاشان چۆن ئەستێرە خەڵک بەهۆیەوە ڕێگای ڕاز دەدۆزێتەوە مەفروضە کەسێکیش کە لە دین حاڵیە ببێتە ڕێگا پیشاندەر و پێشەنگی خەڵکی جا ئاەتەکە و تەفسیرەتی وەلەقەد زەیەنە السەماء الدنیا بمەصابیح سوێن بەخوا ئێمە ڕامان زاندۆتەوە ئاسمانی دنیا بمەصابیح بە چەندان ئەستێرە کەوەک چراوان وجعلناها جێراومانن ئەو ئەستێرانە بەڕوجومەن لیشەیاطینی بەلێدەری شەیتانەکان وأعتدنا لهم وآمادشمان كردوا بو أو شياطينانا عذاب السعير سزاكي سوتينر كأو مبستي يعني بوندي وازيان لنا هنين كليرا برشكا استيري كان بيدا كويتو توزك پروباليان دسوتي لقيامته اگر بردوام بن لسر أو بيباوري وخرابكاري وقدالي سحر وجادو قريه خواهي قبرا لويش عقوبيان دادا وسزايان دادا پاشان دفرميد وللذين كفروا بو أو كسانشي كبيباورن هر جنوكنا و ئینسانەکان نەفجارێ وەلیلەذینە بۆ ئەو کەسانەی کەفەڕوو بێباوەڕ دەبن بڕەبیهم بە پەروەردگاریان عەذاب جەهەنەمە سزای دۆزەخ ئامادە کراوە وەبئس المەصیر و خراپترین سەرنجامیش دۆزەخ وەلیلەذینە کەفەڕوو بڕەبیهم بۆ ئەو کەسانەی کە بێباوەڕ بوون بە پەروەردگاریان ینی بە شەریعەتی پەروەردگاریان بە پێغەمبەری پەروەردگاریان بە قورئانی پەروەردگاریان چیان بۆ حازر کراوە سزای دۆزەخ وەبئس المەصیر خراپترین سەرنجامیش کە ئینسان بۆی بچێت و تێیدا بمێنێتەوە دۆزەخە لە دۆزەخ خراپتر بوونی نییە حاڵی ئینسان چۆنە کاتێک دەخرێتە ناو ئاگر ئیذا ئولقوا فیها کاتێک ئولقوا هەڵدرانە ناو دۆزەخ سەمیعوا لەها دەبیسترێ لەو دۆزەخە شەهیقەن یعنی هاوارێک لورەیەک وهیە و ئەو دۆزەخە و ئەو ئاگرە تەفور قڵپان دەدا بڵقی دەدات هەر جەهەنەمیەکی هەڵدەدرێتە ناو یەک هاواری لێ هەڵدەستێ هاوارێک تەمەن گەورەتر لە هاواری گوێ درێژ و ئەوانە کە زۆر ناخۆش و بەهێزە و هەروەها قڵپێکیش دەدا یعنی چەندە گەرمە تۆزێکی دیکەش گەرمتر دەبێت هێندێکی دیکەش گەرمتر دەبێت چونکە سوتەمەنی ناو ئاگر بەرد و ئینسانەکانن هەتا ئینسانەکانی زیاتر دەچنە ناوێ جەهەنەم گەرمتر دەبێت ئیذا ئولقوا فیها کاتێک هەڵدرانە ناو دۆزەخ سەمیعوا لەها دەبیسترێت لەو دۆزەخە شەهیقەن لورەیەک دەنگێک هاوارێک وهیە و ئەو جەهەنەمە ئەو دۆزەخە تەفور یعنی قڵپان دەدات و دەکوڵێ ئاجای ابن عەباس دەفەرمێت چۆن ئاوێکی کوڵی و بێنە دنکە جۆیەکی هەڵدەناوێ چۆن ئەو دنکە جۆیە لەناو ئەو ئاوەیدا هەڵدەپەڕێ ئەو جەهەنەمیەش کە دەخرێتە ناو ئاگری جەهەنەم خوا پەناماندا ئاوە لە ناو جەهەنەمەکەیدا قەڵپان دەدات و هەڵدەپەڕێ پاشان دەفەرمێت تەکاد و تەمەیەز و تەکاد و یعنی نزیکە خەریکە تەمەیەز و ئەو جەهەنەمە لە یەکتری ببێتەوە من الغەیظ لەرقان تەکاد و یعنی نزیکە خەریکە تەمەیەز و لێک ببێتەوە پارچە پارچە ببێ ئەو جەهەنەمە بەو هەموو قووەت و هێزەی کە تێیدایەتی من الغەیظ لەرقان واضحە جەهەنەم لە حەدیثدا باس کراوە کە دەهێنرێت بۆ دەشتی مەحشەر دەفەرمێت 7,000 زنجیری پێوەیە
هەر زنجیرەی 7,000 مەلایکەت گرتوویەتی بە هەمووان ڕای دەکێشن چەند مەلایکەت دەکا ئەو جەهەنەمە بەو قووەت و هێزەی کە هەیەی کە چەندان ساڵ پێش ئێستا تەبەن گڕی تێبەردراوە و گەرم کراوە لەد نەبووە و پارچە پارچە نەبووە بەڵام کە جەهەنەم یەکی دەخرێتە ناوێ دەزانێت ئەو کوفری کردووە بێ باوەڕی کردووە ڕقی لێتی لە ڕقی کەسەکە خەریکە لە یەکتر دەبێتەوە تەکاد و تەمەیەز من الغیظ خەریکە ئەو جەهەنەمە لە یەکتری ببێتەوە من الغیظ لەڕقان كلما دەفەرمێت هەر کات ئولقیە فیها ئولقیە هەڵدرانە ناو ئەو دۆزەخە فەوجون کۆمەڵێک دەستەیەک سەئەلەهم پرسیاریان لێ دەکات خەزەنەتهم دەرگەوانەکەی جەهەنەمێ پێیان دەڵێ چی بەسەر سوڕمانەوە ئەلەم یەئتیکم نەذیر ئێوە بۆتان نەهات بوو ترسێنەرێک ینی مەلایکەتەکە پێی سەیرە کەسێک لە دنیادا باسی جەهەنەمی بۆ کرابێت خۆشی لە جەهەنەم نەپاراستە بێ وەصفی جەهەنەمی بۆ کرابێت و خۆشی خزبێتە ناو جەهەنەمەوە باسی ئەو گوناهانەی بۆ کرابێت کە ئینسان بەرەو جەهەنەم دابن جورئەتیشی کرد بێ گوناهاکان بکە مەلایکەتەکە پێی سەیرە تەکاد و تەمەیەز من الغیظ خەریکە ئەو جەهەنەمە لە یەکتری دەبێتەوە لەڕقان كلما يعني هر كات ألقي فردرانا فيها ناو دوزخ فوج دستيك كوملك سألهم ليان دا برسي خزنتها درقوانا كي جهنمي برسيارة كيتيا قال ألم يأتيكم نذير ايو بوتان نهات بوترسينر آن دلنسي قالوا بلا دلن بلي ناتوانا طبعا إنكاري بكن تيباري ومناقشة كردن ومحاسبة كردنكا بخوان دزان شاياني جهنم نو شايستي أو آقرنا قالوا بلى دلن بلى قد جاءنا نذير بيقمان هاد بومان ترسينر بلان فكذبنا اما بدرمان زاني وقلنا بيشمان قلت ما نزل الله من شيء خواهج تجيبتو دا بو ايما نناردوا ان انتم ايوا الا في ضلال كبير تنها لقم راي وسر لشواوي يجي قورة واشكرادا واضحة قالوا بلى قلت يان بلى قد جاءنا نذير بيقمان هات بومان ترسينر او قصي كافر كان فكذبنا اما پیغمبركاني خومان مان بدرو زانين وقلنا ما نزل الله بيمان قلتن خوا هیچ شتێکی بە ئێوەدا نەناردووە من شيء هیچ شتێک إن أنتم يعني ئێوە إلا في ضلال كبير تەنها لە گومڕایی و سەر لێشێواویەکی گەورەدا وقالوا دەژڵێن دەڵێن لو كنا نسمع ئەگەر ئێمە بەس گوێمان گرتبا گوێمان گرتبا لە پێغمبەران بە قسەی پێغمبەرانمان کردبا ئەو نعقل یا هەر بۆ خۆمان عەقڵمان هەبایە ژیریمان بەکارهێنابایە ما كنا في أصحاب السعير ئێستا ئێمە هاوڕێی ئەو ئاگرە سووتێنەر و بڵێ سەدارە نەدەبووین ئەگەر بیستپامان چونکە هێندێک شت هەیە دەبێت گوێ بگرێگە بۆ خۆت عەقڵت پێی نەشکا و هێندێک شتیش هەیە ئینسان عەقڵی خۆی بەکاربێنێ بۆی فێڕەقێک هەنا لە ئیسلامدا پێیان دەگوترێ معتەزیلە کاتی خۆی ڕەئیان وایە دەڵێن ئەگەر کەسێک پێغەمبەریشی بۆ نەهات پێ لەبەرەوەی خوا عەقڵی پێداوە کەسەکە هەر مکەلەفە حاڵین بۆ چونکە بە عەقڵ دەبێت چاکە و خراپەی خۆت جا ئەوان بۆ خۆیان اعتراف دەکەن دەڵێن ئەگەر پێغەمبەریش نەبا دەبووە بە عەقڵ بیرمان کردبایەوە خوایەکی تاک و تەنها هەیە و لەگەڵ ئەو خوایە تاک و تەنهایەدا شەریک و هاوبەشمان بۆ خوا بڕیار نەدابایە بۆ دەفەرمون دەڵێن وقالوا لو كنا دەڵێن لەو ئەگەر كنا ئێمە لە دنیادا نسمع و گوێمان گرتبا لە پێغەمبەران لەوانەی کە ئاەت و حەدیثیان دەخوێندەوە ئەو نەعقل یا بۆ خۆمان ژیریمان هەبا و عەقڵمان بەکارهێنابە ما كنا في أصحاب السعير ئێستا ئێمە لە هاوڕێیانی ئاگری دۆزەخ و بڵێسەداری ئەو جەهەنەمە نەدەبووین جا خوا دەفەرمێ فاعترفوا بذنبهم دان دەنێن اعتراف دەکەن بە گوناهەکانیان فسحقا لەناوچوون بەدبەختی و نگبەتی بۆ تووکە خوا لێیان دەکا لأصحاب السعير بۆ کەسێک کە خۆی دەکاتە هاوڕێی ئاگری سوتێنەر وایە فاعترفوا بذنبهم دان دەنێن بە تاوانەکانیان هیچ کەس نییە بچێتە ناو جەهەنەمێ و بڵێ خوا زوڵمی لێ کردوم نعوذ بالله یا بڵێ هیچم نەکردووە خوا لە خۆڕا سزام دەدا حتا کەسەکە ئیعتراف نەکا خوای گەورە بەڵگانی بۆ دێنێتەوە ئەو جار فاعترفوا بذنبهم دان دەنێن بە تاوانەکانیان کە دانیان بە تاوانەکانیان دانا خوای گەورەش پێیان دەڵێ فسحقا لەناوچوون و نگبەتی لأصحاب السعير بۆ ئەو کەسەی کە بێتە هاوڕێی ئاگری سوتێنەر پاشان خوا دەفەرمێ إن الذين يخشون ربهم بێگومان ئەوانەشی دەترسن
هەر جەهەنەممان نییە لە قیامەتێ وایە قیامەت هەر ترسناک نییە چۆن ترسی لێیە سزای لێیە عەذابی لێیە غەزەبی لێیە ڕەحمەت و میهرەبانیشی لێیە إن الذين يخشون ربهم بێگومان ئەوانەشی دەترسن لە پەروەردگاریان بەڵام بالغەیب بەپەنهانی بەپەنهانی لە شوێنی چێژ باسمان کردووە یعنی خوا لێ پەنهانە و لێی دەترسێ خوا نابینی و لێشی دەترسی وایە یان بۆ خۆت کەست لێ دیار نییە و بەتەنهاشی بەڵام ترسی خوات هەر هەیە و کەس چاوی لێت بێ یا لێت نەبی بێ ئەمری خوا ناکەی إن الذين يخشون ربهم بێگومان ئەوانەی دەترسن لە پەروەردگاریان لە پەنهانیدا یان بەپەنهانی لەهم مەغفرەتون بۆیان ئامادە کراوە لێ خۆشبوون مەرج نییە کەسەکە بێتە مەلایکەت وایە ئەگەر هەستی ترسان لە خوات هەبوو لە ترسی خوا لە کەبائیر و گوناهەکان دوورکەوتیەوە گوناهی بچووکشت هەژبن خوا لێت خۆش دەبێ هەرەوەندەش نا و ئەجڕون کەبیر و پاداشتێکی گەورەشی بۆ ئامادە کردوین پاشان دەفەرمێت و ئەسیڕوا قەولەکم ئەو اجهڕوا به واضحة طبعا آياتكي ديك زور دلخوش كره إنسان هر أو صفتي تدابي بس إن الذين يخشون ربهم بالغيب أواني لخبر وردقاري عند ترسن بپنهاني تنها أو صفتها به كلا پنهاني دا كخوا نابيني ليدا ترسي يا كز ناد بينيو ترسي خواد لدل دا لبر خواي واجباتك عندكي ولبر خواش گناه ناكي نقل ترسي خلقي ولبر لومي خلقي أو هستتي دابو حتما لخوشبوني خواي قورا كأونات خاطة جهنمي پاداشتی گەورەش کە بەهەشتە بۆ ئامادە کردووی پاشان خوا بە بتپەرستەکان دەفەرمێت و ئەسیڕوا قەولەکم ئێوە قسەکانی خۆتان بشارنەوە ئەو اجهڕوا به یان بە ئاشکرایی بیانکەن ئاگادار بن ئینەهو بێگومان خوا عەلیمون زۆر زانایە بذاتی الصدور بۆی کە لە ناو سینە و ناو دڵیشتاندایە لە ناو خەڵکیدا قسەکەت دەکەی گوناهەکەت دەکەی یان لە تەنیاییدا دەیکەی خۆ ئەگەر خەڵکی ژنەی دیوی خوای گەورە هەر دەتبینێ جا ئەو ئاەتە لەسەر ئەوانە هاتووتە خوارە دەفەرمێ زۆر جار بتپەرستەکانی مەککە کە بەتەنها لە ماڵێکدا دەنیشتن نەخشەیان دەکێشا بۆ لێدانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ سزادانی ئیمانداران بۆ لە ناوبردنی موسڵمانان خوای گەورە بە وەحی طبعا نهێنیەکەی ئاشکرا دەکردن بە پێغەمبەری دەگوت پێش ئەوەی کەس قسەکەی بۆ پێغەمبەر بجێڕێتەوە پێغەمبەر ئاەتی بۆ دەهات و باسی نەخشەی بتپەرستەکانی دەکرد لە بینی خۆیاندا عەقڵیان وا بوو دەیانگوت ئەگەر لەمە دوا باسی محەممەدتان کرد و نەخشەتان کێشا بۆ محەممەدی بە سرپە بە گوێی یەکتریدا بیسرپێنن باخوای محەممەدی گوێی لێ نەبێت و قسەکەی بۆ محەممەد بجێڕێتەوە ئەو عەقڵیان بوو خوای گەورە دەفەرمێت و ئەسیڕوا قەولەکم و ئەسیڕوا قەولەکم قسەکانی خۆتان بشارنەوە ئەو اجهڕوا به یا بە ئاشکرایی بیانکەن ئینەهو بێگومان ئەو خوایە عەلیمون زۆر زانایە بذاتی الصدور بۆی لە ناو سینگیشتاندایە لە ناو دڵیشتاندایە نەگەوەی دەیڵێ پاشان دەفەرمێ ئەلا یعلم من خەلق ئەلا یعلم ئایا نازانێت زانیاری نییە بە دروستکراوەکانی خۆی من خەلق ئەو کەسەی دروستی کردوون معنای هەیە خوا ئەتۆی خەلق کرد بی نەزانی تۆ چ دەکەی بێگومان نەخێر ئەلا یعلم من خەلق نازانێت زانیاری نییە سەبارەت بە دروستکراوەکانی خۆی من خەلقە ئەو کەسەی کە دروستکراوەکانی دروست کردووە وهو اللطيف الخبير لە کاتێکدا ئەو خوایە لەطیفە ها گوتمان بە معنای وردبین دێ و بە معنای خاوەنی لطف و میهرەبانی و سۆز دێ هەر کامێکیان بێ طبعا خوای گەورە هەردوو سیفەتەکەی هەر هەنا فعلا وردیاتەکانی ئینسانیش دەبینێ و لە بەرامبەر ئینسان و دروستکراوەکانیشدا ئەو پەڕی لطف و میهرەبانی و ڕەحم و سۆزی هەیە وایە ئەو خوایە وردبینە یان خاوەنی لطف و میهرەبانیە لە بەرامبەر بەندەکانیدا الخەبیر زۆری شارەزا و ئاگادار واضحە هو الذي جعل لكم الأرض ذلولا هو أو خوايا کە دروستی کردووە بۆ ئێوە زەوی بە ذەلول بە ملکەت زەوی تەوان ئەگەر ئەوەی ئەو علمی پێ دەڵێن جیۆلۆجی و شتی وایە ئەوەی زەوی زانینی بزانی بن زەوی چی تێدایە لە گڕکان و گەرمی و وەک دەڵێ ئەو مەترسیانەی کە هەنە لە کاتی جوڵانەوەی زەویدا ئینسان لەوانەیە نەوێرابە هەر لەسەری بژیە بەڵام خوای گەورە بە ڕەحمی خۆی وای کردووە کە ئەو هەموو مەترسیانە لە بن زەویدا هەنە بەڵام خوای گەورە زەوی لە بن پێی ئێمەدا کردووەتە ڕاخەرێکی نەرم و هێواش لەگەڵ جوڵە و حرەکەکانیشیدا ئێمە هەستی پێ ناکەین ژیانی خۆمانی لەسەر دابین دەکەین
ئەو خوای کە ئینسان دەبێ بیپەرستێت و بەندایەتی بۆ بکە هەجا پێشتر باسی ئاسمانی کرد ئەگەر کەسێک بڵێ جا ئاسمان لە من دوورە و لی تێناگەم و لی حاڵی نابم دەی زەوی خۆ لە بن پێدایە هو الذي هو ئەو خوای کە ئێوە دەبێ بیپەرستن و بەندایەتی بۆ بکەن الذي ئەو خوایە کە جعل لەکم دروستی کردووە بۆ ئێوە الأرض زەوی ذەلولا بەملکەت یعنی لە ژێر پێی ئێوەدا و لە برن پێی ئێوەدا هیچی پێ ناکرێ فەمشو بگەڕێن فی مەناکیبیها بە کون و کەلێنەکانی زەویدا گەڕان بە زەویدا تەمان کارێکی باشە چونکە ئینسان هەتا بگەڕێ تەمان دەسەڵاتی خوای گەورە و نیشانەکانی دەسەڵاتی خوای گەورە چاکتر دەبینێ پاشان دەفەرمێ وەکولو من ڕیزقیه بشخۆن لەو ڕزق و ڕۆزی و خۆراکەی کە لە زەوی دێتە دەرێ چونکە هیچ خۆراکێک لە ئاسمانێ ناکەوێتە خوارە ڕاستە و خۆوایە تەنها باران هۆکارەکەی لە ئاسمانێ و ئیلەیهی هەر بۆ لای خوش النشور گەڕانەوەی هەمووتانە هو الذي جعل لكم الأرض ذلولا أو خواي كدرستي كردوا بو إيوة الزوي بملكت فامشوا في مناكبها برون بقرن بهمو كنو كلنا كان دا وكلوا من رزقه بشخون لو روزي خوراكي كالزوي ديتا دريو توزكيش لقالي بير بكنوا أو جار وإليه النشور هر بولاي أو خواي أو زوي وآسمانان أو خوراك وخوارناني لزوي بو درست كردون قرانا وشتان هر بولاي أوا صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه